الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. وتاری پێشوو باسی غڕورمان کرد. غڕور بەمانای شتپەسەندی خوا جەلە جەلالوه ئینسانی زۆر بە گەورە خەلق کردووە، بەڵام زۆر کات ئەم ئینسانە گەورەی خۆی لەدەست ئەدا هەندێ شت لە دنیاە ئەوەندە بەلایەوە پەسەند ئەبێ خۆی لەبیر ئەچێت. بۆیە ناومان لێنا شتپەسەندی ئەگەرنا لە خۆباییبوون و باییبوون و فیسکردن و ئەمانە هەمووی لە قەوامیسی کوردیە و لە فەرهەنگەکانی زمانی کوردیە باس کراوە، بەڵام هیچیان دەقیق ناکاتە غڕور. هەندێکی ئەکاتە عوجب، هەندێکی ئەکاتە تەکەبور. ئینسان ئەگەر لە قەدەری شتەکان کە هەیەی گەورەتر نەبێ هەمیشە بە شتەکانەوە ئەنازێ. مامۆسای خاڵ لە کتێبی ناڵەی دەروونە لە یەکێ لە وتارەکان یا باسی کەس و ناکەس ئەکا، ئەفەرمێ کەس بە هیچ شتێک ناگۆڕێ، نە پلە و پۆست ئەیگۆڕێ، نە پارە و سەرەت و سامان، نە جل و بەرێک، نە سەڵتەنەت، نە جاه، ئەمانە هیچی نایگۆڕێ. ناکەس بە هەموو شتێ ئەگۆڕێ. چوە سەر کورسی، چوە کورسێکە لەو گەورەترە ئەو بچووکە پێی ئەگۆڕێ. خوا عیلمی دایە لە خۆی ئەگۆڕێ. جلێکی جوانی لەبەرکرد لە خۆی ئەگۆڕێ. ماڵێکی جوانی هەبوو لە خۆی ئەگۆڕێ. 4 دینار لە گیرفانی هەبوو لە خۆی ئەگۆڕێ. ئینسانی ئیماندار ئینسانێکی زۆر ساغە، غەڕا نابێ بە شتەکان کە خوای گەورە پێی عەتا ئەکا. بۆیە لە قورئانی پیرۆزە 27 جار لە قورئانی مەکیە، لە مەکەی پیرۆزە لەو بەشەیە بەس باسی غڕور کراوە، 10 جار لە مەدینەیە باس کراوە. چونکە ئیمانداران وەها پەروەردە بوون کە بوونە خاوەنی سەڵتەنەت و دەسەڵات، بە هیچ شێوازێ غەڕانە ئەبوون. چی لە دنیا هەیە؟ هەموو ئەوەی کە لە دنیا هەیە وەمە الحەیەة الدنیا إلا مەتاع الغرور، هەرچی لەم سەرزەویە کە تۆ ئەیبینی هەمووی کاڵایەکە بایی ئەوەیە کە تۆ تووشی غەڕایی بکە. لەوە ئەچێ باخێکی زۆر بچووکت هەبێ تووشی غەڕایت کە، لەوە چێ خوا ئەولادێکی پێ عەتا کردووی تووشی غەڕایت کە. خۆت لێ بگۆڕێ، خۆت لێ بایی ببێ، ئەو شتە بەلاتەوە ئەوەندە پەسەند بێ کەسایەتی و مرۆڤایەتی و دینداری و خواناسی خۆت لەبیر بچێتەوە فیسکەیت و تەکەبورکەی بەسەر عەبدەکانی خوایە. یەکێک لەو بابەتانەی کە ئینسانەکان زۆر تووشی غڕور ئەکا بابەتی عیلم و زانستە. ئیمامی غەزالی لە کتێبێکە بە تەفسیل باسی کردووە، ئەفەرمێ چەند پێڕێک هەن لەناو ئومەتی پێغەمبەرا صلی الله علیه وسلم زۆر تووشی غڕورە بن. ئەوانەی کە ماڵیان هەیە، ئەوانەی کە عیلمیان هەیە، ئەوانەی کە تاعەتیان هەیە، ئەم سیانە تووشی غەڕایی ئەبن. وا نەزانی کە ئەهلی مزگەوت و تاعەتێکە جاری وایە بە تاعەتەکە تا ئەنازی، وا مامەڵەی خەڵکاکەی کە تۆ لە فیردەوس و لە عەلا عالەمیش لە دەرکەلی لە ئەسفەلە سافلینایە، لە دەرکی ئەسفەلایە لە ئاگرا. ئەمانە هەموو ئەکاتە معنایەکی غەڕایی لە ئینسانە. ئینسانی ئیماندار ئەم صیفەتە پیسە لە خۆیان ناهێڵێ ئەبەدەن. لە شەیطان رب العالمین بەناوکە ناوی ناوە لە قورئانە کەلیمەی ئەلغەڕوری وە بەکارهێناوە. ئەفەرمون ئەم کەلیمە ئیسمە لە قورئانە 3 جار بەکار هاتووە، هەر 3 جارەکە بۆ شەیطان بەکار هاتووە. یعنی ئەو صیفەتە صیفەتێکی شەیطانیە. کەسی عالم ئەبێ زۆر ئاگای لەبێ. ئیمامی غەزالی فەرمێ هەندێک علمیان ئەخوێن لە دوای علم ئیتر شوڵیان لێ هەڵەکێشا لە گوناها، بە ئاشکرا گوناهیان ئەگەر ئەنوو مادام خوا علمی پێداوین ئەمە ئەهلی فەضڵین، ئەهلی گەورەین، ئیتر خوا محاسەبەمان ناکە.
أفرمي ما علم كان غراي كردبون وين أزاني مكانة علم مكانة لا إخوة علم خوي مكانتني لا إخوة كالايك لكالا كاني سرزوي رزقك إخوة إذا بكسيو لكسي كتير ورقريته أم بابت علم بوي لخزمة أنا باسكم وانيت نظرة إلا داعيكي قورو بانخوازيكو ملائكي زور قورة أما شمولك همو كسيك إيمان دار لأمتي بيغمبر صلى الله عليه وسلم هر همو إلا علمي برامبر بديني هي طبعا جیاوازێکی زۆر جەوهەری لە نێوان ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینەکانی ترە ئەوەیە خەڵکی ئیماندار ئیلا معلوماتی لەسەر دینەکەی خۆی هەیە بە ئەندازی خۆی هیچ عەبدێک نییە لە عەبدەکان لە ڕۆژی قیامەتە محاسبەی علمی لەسەر نەکرێت لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیمان کە هیچ نازانێ لە دینە چاوی ڕۆشن بووەتەوە ئەزانێ نوێژەکانی بکە ئەزانێ ذیکرەکانی بخوێنێ ئەحکامەکان بڕێکی زۆری ئەزانێ هەندێک لە شتەکانی لێ ئاڵۆزە بێ و پرسیارەکە ئەگەر وەها نەبووە لەسەر هەموو شتێ پرسیارمان کردە زۆر تووشی زەحمەتی ئەبووین دینی ئێمە دینی تعلیمە دینی ئیقڕەئە هەموو ئیماندارێک بەشێک علمی هەیە بۆیە فەرموون زومرەی عولەما لە ڕۆژی قیامەتە تەنها ئەوانە نین کە دەرکەوتون و علمێکی زۆر گەورەیان هەیە هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زومرەی عولەمایە هەموو کەسێک شتێکی لە شتەکان وەرگرتووە چەند ئاەتێکی پیرۆزی لەبەرە لە خزمەتی چەند فەرمایشتێکا بووە هەندێک لە ئەحکامی شریعەت و فقهی شریعەت ئەزانێت تێئەگا بۆیە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتێکی وشیارە ناخەڵەتێ ئەوە هۆکارەکەیەتی وەیە کافرانی هەموو جیهان بیرکەنەوە لە ئەمڕۆیە هەرچی بەرامیج هەیە هەرچی کافری جیهانە کۆبووەتەوە ئەم ئومەتە بخا ئومەتەکە ناکەوێ چونکە ئومەتی علمە ئومەتی زانستە بڕواکەن جاریوە هەیە کەسێک ئیلتیزاماتی دینی زۆر کەمە لەگەڵ کەمی ئیلتیزاماتی دینیە معلوماتی دینی زۆر بۆ لەناو کۆمەڵگایەکی علمە پەروەردە بووە ئەم منبەرانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەخشی علمەکە هۆکارەکەی ئەمەیە ئەم ئومەتە بە زیندوی ئەمێنێتەوە نوێژی جومعەی هەیە بیرکەنەوە نوێژی ئەم جومعەیە ئەم وتارانە بەرامبەر بە هەرچی کەناڵی ڕاگەاندنە وەستاوەتەوە هێشتا ئەم زاڵە بێ بەسەریانە هێشتا ئەم بەهێزە بەرامبەریان بۆیە وا تەسەور نەکەی ئەگەر خوای گەورە مەکانەتی علمی دایتە ئیتر تۆ زۆر بەرزی هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەکانەتی علمی هەیە بە پێی پلە و پۆستی خۆی و شوێنی خۆی و زۆری و کەمی هەندێک تر ئەفەرمێ ئەهاتن گوناهەکانیان واز لێ هێنا ئەحکامەکانی شریعەتیشیان وەکو عامەی موسڵمانان جێبەجێ ئەکرد بەڵام سەیری خەفایان نەئەکرد سەیری دڵی خۆیانیان نەئەکرد فەرمێ من غەڕان بە علمی ظاهر ئەبێ ئاگات لێبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باسی ڕیایەکە کە لە ناو دڵایە ئەفەرمێ شیرکی ئەصغەرە کە ئەنەما شەریکە بۆ خوا قەرەداوە لە عیبادەتێکە لە باسی حەسادەتێکە کە باسەکە باسی دڵە گوناهی دڵە ئەفەرمێ ئەو حەسادەی کە بە دڵ تا دێ بەرامبەر بە موسڵمانە یەئکول الحەسەنات حەسەناتەکانە ئەخوا کەما تەئکول النار الحەطب هەر چۆن کۆمەڵە دار بێنە لە پێش چاوی خۆت ئاگرێک چۆن ئەیخوات و وردە ئەیکاتە خۆڵەمێش و تەواوی ئەکا ئەوە حەسەناتەکانە ئەو حەسەدەی کە لە دڵتایە تەواو ئەکا بۆی ئەفەرمێ هەندێک لە عولەما غەڕابوون بەوەی کە عیبادەتێکی ظاهریان هەبووە لە ظاهریشا خۆیان لە گوناهەکان پاراستووە ئاگایان لە دڵیان نەماوە ئەوانە شەر مەغڕورن ئەفەرمێ فرقەیەکی تر هەبوون ئەیان وت ئێمە زۆر بە قەدرین لە لای خوا زۆر مادەم علمی پێ عەتاکردن ئیبتیلامان ناکات تاقیمان ناکاتەوە ئەفەرمێ شەیطان زۆر عالم بوو خوای گەورە ئیبتیلای کرد ئەن تەزیل قەدەم بعد ثبوتها جاری وهەیە پێی زۆر سابتە لەسەر دینداری دوای پێی هەڵ ئەخلیسکێ بۆیە نابێت کەس ئەمین بێ لە خۆی کەس وا بزانێ ئیتر ئەم لەگەڵ ئەوە لەبەرەوەی لەگەڵ جەمعێکی موسڵمانایە لەبەرەوەی خوا علمێکی پێداوە لەبەر بە هیچ شێوە ئەمانە نابنە پاساو بۆ تۆ ئەگەر خواناسی نهێنی و بینی خۆت و خوات نەبێ تووشی غەڕایی ئەبێ احتیمالە هەمووی لەدەست بدەیت ئەفەرمێ زۆرێک لەم جۆرە زانایانە ئەهاتن ئەچوونە لای سوڵتانەکان زاڵمەکان سەردانیان ئەکردن قسەیان لەگەڵا ئەکردن لیان نزیک ئەبوونەوە حتا هەندێک جار وەلائیان بۆیان دەرئەبڕی ئەفەرمێ ئەمە وەهای لێ کردبوون کە لە شەریعەتەوە دووریان خاتەوە هەر ئەمە خۆی بۆ خۆی غەڕایەتی و بەدین فەرمێ هەندێک جار ماڵیان وەرەگرت ئەنو ئەم ماڵە خاوەنی نییە یا ماڵی عامەتە یا ئەیانو لە مەساڵحی موسڵمانانە بەکاری ئەهێنین یا ئەیانوت ئێمە ئیمامی موسڵمانانین حەقمان هەیە بەسەر ماڵی موسڵمانانەوە ئەفەرمێ ئەمانە هەمووی فێڵی شەیطان بوون غەڕایی شەیطانە بەتایبەتی لە بابەتی مالیە کە ئینسانی موسڵمانە بێ زۆر هوشیار بێت لە بابەتی مالی خۆیە تەئیدکردنی هەر زاڵمێک
لەلایەن عالمە و لایەن زاناوە خەتیئەیەکی زۆر گەورە قوربەسەرێکی زۆر گەورەیە کاتێک کە عەرزم کردن کە ئەڵێم لەلایەن هەر زانەکە یعنی لایەن هەر یەکێک لە ئێوە فەرق ناکە هەر کەسە پێ مستەوای خۆی جورم ئەکەوێتە سەرشانی چۆن مناڵێکی بچووک لەگەڵ پیاوێکی پیرە مامەڵەیان بە جیاواز لەگەڵا ئەکەین ئەگەر ئەم هەڵەیە بکە احتیمال عەفویکەین پیرەکە عەفو ناکەین شریعەتیشە بەپێی پلەی عیلمەکان جاری وایە کەسێک لەسەرەوەی عەفو ناکرێت کەسێک کە سەرەتای عیلمیەتی عەفو ئەکرێت لە هەندێک شت چاوپۆشی لێ ئەکرێت بۆیە ئەفەرمێ هەندێک غەڕاء بوون بەمەی کە پێیان وا بۆ ئیتر ئیبتیلا ناکرێن ئەفەرمێ خوا ئیبتیلای کردن بەوەی کە تووشی سوڵتان بوون و تووشی زاڵم بوون و لەو ڕێگەیەوە ڕۆشتن و نەمان ئەفەرمێ ئەگەر حەقیقەتت بوێ زانایەک ئەگەر لەبەر خاتری موسڵمانان چوە لای کەسێکی بێدین چکە زانایان بە درێژایی مێژوو چوونەتە لای بێدینان و ئامۆژگاریان کردوون ئەفەرمێ ئەگەر کەسێکی تر زانایەکی تر ڕۆشتە ئەو پێگەیە و چوە لای ئەو کەسە نابێ پێی ناخۆش بێ لە دڵە ئەگەر پێی ناخۆش بۆ کارەکەی لەبەر خاتی خوا نییە وردەکاری غەزالی زۆر گەورەیە لە مەسەلەی تەربیەی ڕۆح و تەسکیەی نەفسە جاری وا هەیە ئەمە کە مؤەیدی هەندێک لە زاناکانین زانایەک ئەڕوا بەلامانەوە ئاساییە دانەیەکتر ئەڕوا بەلامانەوە نائاساییە ئێمە ئیماندار ئەبێ زۆر ساغ بین ڕێک بین لەگەڵ خوای خۆمانە هەمومان پێکەوە یەک جەستەین یەک شێواز مامەڵە ئەکەین ئەگەر گروپەکەی خۆت جەماعەتەکەی خۆت کارێکی هەڵەیان کرد و پێ و چاک بوو هی کەسێکی ترە پێ خراپ بوو ئەوە دینداریەکە تەواو نییە خواناسیەکەت ڕێک نییە تووشی غەڕایی بووی تووشی ئەم دەردەی شێطان بووی ئەبێ ئێمە زۆر ڕازگۆ بین لەگەڵ خوای خۆمانە لەگەڵ عەبدەکانی خوایە ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک کوتلەین هەر ناوێکمان لە خۆمان نابێ هەر ڕەنگێکمان هەبێ لە ڕۆژی هەستانەوەی ئومەتە کەس سەیری ئەوە ناکە ئەمە لە چ گروپێکە ئەوە لە چ گروپێکە ئەهلی مزگەوت هەموو یەک دەست و بە یەک هێز هەڵ ئەسێتەوە سەیری ئەوە ناکە کام گەورەیەتی هەمووی پێکەوە کار ئەکە هەمووی پێکەوە پرۆسەیەک ئەوا بەڕێوە ئەمڕۆ لە کوردستانە ئەبینی دینداری بەرەو پێش چووە تەنها گروپێ بردوێتی بەرەو پێشەوە هەمومان پێکەوە هەر یەکە لە شوێنی خۆیەوە کاری کردووە هەر یەکە تۆزە دیندارەکەی خستۆتە پێشەوە ئەو هەموو منبەرە جوانە هەیە یەک منبەریان نوقسان نییە هەمویان کاری خۆی ئەکا هەر یەکە بە جۆرێک کۆمەڵی ئیماندار دەورەی داوە بە نیدائێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دەور عالمێکەوە کۆبوونەتەوە ئەم عالمەش تەوجیهیان ئەکا هەمووشی پرۆسەکە لە ئەخیرایەتە ناو بازنەی گەورەی ئیسلامەوە ئەفەرمێ هەندێکی تر تەسکیەی نەفسیان لە یاد کرد لە هەموو شتێکا تۆکمە بوون بەڵام تربیەتی نەفسی خۆیان دا نەئەدا قسەیان بۆ خەڵکە کرد تربیەتی خەڵکیان دا ئەدا بەڵام تربیەتی خۆیانیان دا نەئەدا لە علمی تەسکیە بە دوور کەوتبوون علمی فقهیان ئەزانی ئەحکامی شەریعەتیان ئەزانی بەڵام علمی نیەت و ئەحوالی قەلبیان نەئەزانی ئەفەرمێ ئەمەش جۆرێکی ترە لە غەڕایەتی ئەفەرمێ هەموو ئەوەی کە خەریکی ئەبوون لە بابەتی فقهیاتە زۆرێکیان تەنها دواتر ئەویان بۆ ئەمایەوە کە بەرامبەر موسڵمانان بەکاریان ئەهێنایەوە مباهاتیان ئەکرد لەسەر ئەو کەسەی کە لەوان مستەوای کەمترە تەسەوور کە ئەگەر داعیەک بانخوازێک هەبێ بەرامبەر بە تۆ وەستا بێ بەرامبەر بە یەک وەستا بن دۆستێکت هەیە ئەو داوەکە تۆ داواکەی تۆ کەمێ زانستی هەیە ئەویش کەمێ زانستی هەیە ئەگەر هەڵەیەکی کرد لە ناخەوە پێت خۆش بوو ئەو هەڵەیە کردووە با ناوی خۆت پێی بڵێ وەڵات دیفاع لە حەقەکەم و باسی ئەەکەم و ئەوانە لای خوا ناخوا ئەوە خەلەلە لە دڵی تۆیە ئەوە دڵت نەخۆشە بۆیە پێت ناخۆشە یا پێت خۆشە کاتێکەوە ئەو هەڵەیەک کات و پێت ناخۆشە کە خۆت هەڵەیەک ئەکەی بۆیە ئێمە ئیماندار وەکو یەک جەستە ئەوهاین وەڵا ئەبێ براکەت بینی کە هەڵەیەکی کرد نەفەسحیکەی ئەبێ سوژدە بەری خوا چارەسەری کە لەوە چێ بەیانی تۆ تووشی ئەم ئیبتیلایە بی بەیانی تۆ تووشی ئەم زەحمەتیە ببی ئەفەرمێ هەندێکیان ئەوەندە مناظرە یەکتریان ئەکرد وەکو ئەم زمانەی ئێمە باسەکە یوکەفر بعضهم بعضا حتى تەکفیرە گەیشتە حەدی ئەوەی هەندێک موسڵمانان هەندێکی تریان تەکفیر کرد ئەفەرمێ ئەمەش جۆرێکی زۆر غەڵەت و غەڕاییە بە دینەکە تێنەگەیشتن لە وشەی غڕور لە قورئانە ئەفەرمێ جۆرێکی ترمان هەن لە عولەما تەسکیەی نەفسیش ئەخوێننەوە تەربیەی نەفسیش ئەخوێننەوە لە خزمەتیا ئەبن وا تەسەوور ئەکەن کە کەلیماتی گەورەی تەسکیە باسەکەن خۆیان مزەکین و خۆیان پاک و بێگەردن ئەفەرمێ ئەمانە لە هەمووانیان خراپترن هاتوون خەریکی تەسکیە و تەربیەن بەبێ ئەوەی خۆیان تەسکیە و تەربیە کرابن باسی ئەکەن کەلیماتەکان ئەڵێن کەلیماتی گەورە گەورەی جوانی بریقدار
إنسان وأزاني أمانة أولياء إخوان أفرمي الدليل بو أما شيء بزاني الرازقو يا رازقو نيت على السيرك أجر كسك بيوتي تو يكشي لولي كان إخوة كسكش قصيكي بيوتي أم دوانا أفرمي بينا بيشاي خوت بزانا بميان بغراء أبي لخوتا قوري بوشيان دنيا وليته وياك كإنسان إنسانا نجويني كس كمي أكاته ونوصفي كس برزي أكاته أجر شي طبعي إنسان أو هاي حزيبة وصفة بلا ما فرم بزانا قران كاري بسرتو يا شي ديت كاتك أم كلمة جوانا أنا أبيسي أم خراب أنا أبيسي الله لزماني أما يا غزالي كسي وهبو خواناسي زور زور أكرت وخوي بيكيك لأوتاد وأولي زور قوري بشان أدا الله أجر سيجار كسيك جويني بيبدا لو أشي كافر به أو ندبر أمبري بوستته أو ندرقي له هالقري الله كسيك مبيني كزور عارف يكي بحساب قوربو كسيك قصي بيوتبو أيوت اللهم لا يغفر خويا جان داوال ليكم لي خوش نبي ابدا ابدا الله التكراري اكد خويا قد لي خوش نبي لبروي جواني بيداو كأما صفتي اولياء صفتي قوركان نيه اما اويك بزمان تو ايلي بلان بكردوا هزبنا كردوا عارفه قوركان بوشي عفويا هل ابجار بو صفحيان هل ابجار للشريعه كعبدك لعبد كان رقيان لي حتى دمتو الصفح يعني امني وتوانا نيوتوانا قرجنا اكر برامبري بوي اجركان دسكي بوي توشي هەڵەیەکی گەورە نەبن ئەفەرمێ زۆرن ئەوانەی زەممی دنیا ئەکەن لە هەموو کەس دنیایان خۆشتر ئەوێ باسی زوهدێ بۆ ئەکەن لە هەموو کەس خراپترن لە دنیاداریە باست بۆ ئەکەن دوعا وا پیشان ئەدەن دوعا زۆر زۆر گەورەیە بۆ وەسفەکەن بەڵام خۆیان فارن لە دوعا و ڕائەکەن لە دوعا خەڵک ئەترسێنن بە خودا خۆیان لە خودا ناترسن و بە ئەمانەت لە حوزوری خۆیان ئەوەستن خەڵک ئاگادارەکەنەوە کە ذیکری خوا بکەن بەڵام خۆیان لە یاد کردووە زۆرن ئەوانەی کە والێ ئەکەن لە خەڵک کە ڕاکەن بەرەو پیری خوددا بەڵام خۆیان دوورن لە خوددا زۆرن ئەوانەی کە صفاتە مەزمومەکان باسەکەن کەچی هەموو صفاتە مەزمومەکان لە خۆیان ئەهەیە بۆیە هەر یەکێک لە ئێمە لە هەر علمێکە لە هەر علومێکە پێشکەوتووی هەمانە حەزی بە علمی ئیسنادە غەڕاء بێ هەمانە بە علمی قراءەت غەڕاء بێ هەمانە بە نەحو سەرف غەڕاء بێ هەر یەکەمان بە شێوازێک لە شێوازەکان تووشی غەڕایی ئەبێت أفرمي همو جورا عبداتي كأيبيني لسرزوية غرايتي لبشتوي أي عبد أقل غرايتي به خد لنا قرر هميشه خد بكم تريني نو إيمان داران بزانا برامبر بكافران بعزت به برامبر بأهل الدين زليل ترين به شو تهرمز قوتك بيدوا بتو كم تريني باتو تبيجي شامي باتو قصكاري شامي إيمان دار غرايتي رويتيناكا بتابتي لبابتي علمه زۆر خۆی ئەپارێزێ وریا لەگەڵ خۆی ئامامەڵەکە ناکەوێتە ناو کەیدی شەیطانەوە ناهێڵێ ئەم صیفەتە شەیطانیی تیابێ بۆیە ئێمە لەم زەمەنە کە زەمەنێکە ڕۆح تایە غائبە دڵمان تایە مردووە کانیاوی چاومان تایە وشکی کردووە ئەبێ زۆر هوشیارانە مامەڵەکەین ئاگامان لەو کەمە تاعەتەمان بێ کە خۆی گەورە پێی عەتا کردوین بەبێ ئیرادەی خۆمان بەبێ ویستی خۆمان پەلکێشی کردوێنتە ناو مزگەوت و خواناسی ناو علم و دینداری ئەبێ هوشیارانە مامەڵەکەین وها نەکەین لەگەڵ دۆستەکانمانە خۆشەویستەکانمانە غەڕابین بەسەریانە خۆمان پێپەسەند بێ شتەکانی خۆمان پێپەسەند بێوی خەڵکی ترمان پێ خراپ تەنانەت لەگەڵ ئەو کەسەی کە زۆر ڕقلێتی ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا كسيك زوز الرقليتي أو رقد وهاي لينك كعدالة برامبري بكار نهيني زيادة الرويل لحق يابكي تجاوزكي لحقوق خوت أمتي بيغمبر صلى الله عليه وسلم أمتي محبي عدالة ياما كي تواني من أبمشي وازما ملكين إن جا خو عدالتي سرزوي أخاته ودسي إما كي زاني من تواني من غرايتي لخو من دور خينوا إن جا درجاكاني أسمان بسرمانا أكريتو دروس أبينا أمة هل أسيتو أجرنا بمحالي استوى هر كسمان توسق على كاركي خوي أو أن دبي جرين بحكي نجورته وحكي من بحكي نبي كان فرقة منزور جورين لكل سنة بيبر حج ونبي لأنه حج ونبي إذا توبة ما يشيد وأمتي بيغمر صلى الله عليه وسلم هموي بيك وجوانا جمالك ليكي أمتها لوايك غران بين برامبر بيكتر طاعته كان منزور به شياري ما مال لقلاكين علم كان زور به شياري ما مال لقلاكين لعل رب العالمين درو خير بسر أمتاك توجارك تريخاته وسرقاتك كان يخوي خوي جان
ئێمە ئەم جمعەیە تەنها بە نیدایەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتینە ناو مزگەوتەکان و ماڵەکانی تۆمان ئاوەدان کردەوە. بەخوا پەروەردگارە کاروبارمان هەر هەمومان هەبوو بە دڵ و ڕۆح هاتین بۆ ئەوی تەواجودمان هەبێ لە بەردەم بەرەکەتێکی زۆر گەورە و ڕەحمەتێکی زۆر گەورە و فەرمایشتانێکی زۆر گەورەیە. دەی ئیلاهی هاتوین هانامان هێناوەتە ناو ئەم ماڵەی تۆ هەتاوەکو ڕێکمان کەیتەوە چاکمان کەی خوایە چاک و ڕێکمان کە یا رب العالمین. دڵمان پڕکە لە هیدایەت و خواناسی یا ئەکرەم الئەکرەمین. بەزەی بەسەرمانە ببارێنە یا رب العالمین. خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئیمانمان سەلامەت کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەم زەمەنی بێکەسیەیە هانامان بۆ لای تۆ بەرز کردوەوە تۆ بە هانامانە وەرە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئومەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لە زەحمەتیایە لە هەموو جیهان بەرامبەری وەستاونەتەوە زەحمەت ئەدرێ عەزیەت ئەدرێ هانامان هێناوە بۆ لای تۆ یا ئیلاهی تۆ خۆت بۆ خۆت ئەم ئومەتە ڕزگار کە لە ژێر دەستەی یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهمان ببوورە ڕزقی حەڵاڵمان زیاد کە دەرگای خەیرمان بەسەرا بکەرەوە لە نەخۆشی و ناخۆشی بمان پارێزە لە بەڵاو موسیبەت دوورمان خەرەوە. ئیلاهی ئەم عەبدانە هاتوونەتە ئەم ماڵەی تۆ بەخوا ئەمانە دەست بەرز ناکەنەوە تەنها لە حوزوری تۆیان نەبێ ڕکوع نابن لە بەردەم تۆیان نەبێ سوجدە نابن لە حوزوری تۆیان نەبێ. دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دعاءكان قبول يا أكرم الأكرمين وادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشوي سكام غرور يونشان وشيفر خرابا كأمة بيغمبري صلى الله عليه وسلم جنوشنا يونشان وشياك شيطان شنشا كافر بيدين شنشان إيمان دارش توشبه غروري قرتشي وكان هن حرشي إي نعمة الدنيا كتو وينيشا حرج نعمة إخوة دايش بنا احتمال هن توشو غروري ببنش شي وكو فر الله وخاز بهنو خلق الله وخراب. غرور الصفة فر خرابة عالمنا خراب آكسي بخشور راخوانا هر خراب آكسي صوفين حتى بس إمام غزالي فرماو غرور تنش بوبا سرواردش فرماو بەشێجە عالم و زانا گەورەکە تووشی جۆرێجە غڕۆری بێبێنێ ئامۆژگاری خەڵکی نەکەرێنێ واچەن ئیتر تازە فایدەش نییە. ئێنێ تەسکیە و تەربیە و بەحساب وشەکەرە وشەجە خەڵکی جیای کەرێنێەوە کاتی قسێکەرێنێ کە خەڵک هاوار کەرود لە مەجلیسەکەیشانە و بەعزێ حاڵ گێڕۆشان مەجلیسەکەشان اینجا قسێوە کەرێنێ. فەرماوە فرێنێ زەمان و ئێمەنە پەنسەکانە فەرماوە بەنامی ئەهل و تەسەوفی و ئی هەرمانە کەرە فەرماوەینە گرد غەڕێنێ جە غەڕایەکە حسابێشە کەرو فرموا بلكو أجاتا تنبو إجورا فهؤلاء شياطين الإنس ضلوا وأضلوا إنا شيطان كده لإنسان وشا جمرين خلكش جمري كلا فرموا إنه كات الشعر شابوانيو باسو وصالي كرو يا باسو فراقي كرو باسو يا واي دوي كسابيو يا جيابي شاو جايكتري إني هواشة تنور مزوعتك قرآني وانو تأثير شاو نمكر دائما مجالس شانا رقص سما كريو مجالس نشانة هواري كريا هواري أو غير خواي فرماو إني قرد شياطين وإنسيني وآقاتا تنشابو فرماو فريني إنك تربية النكري يعني لوين سيرو برمالو إرشادي إني غريب يعني أجيان شا أقر بلا سيرو برمالي إتدروسي با يا أقر عبا وجوبا كرانا دروسي با يا ميزارة كراسرشا دروسي با یان ئەگەر عەسا و گۆچانە و شێخی گەورەی گێرا دەستشاوە ئیتر ئێڵێ با بە شێخی گەورە فەرماوە قاعیدە و سەر و زەمینی و قاعیدە و دینی شەرعینەنە ئینسان بە دڵ گەورە بۆ نەک بە زاهیر خوا دڵانە چێشش دانی پەنە خوا کەمەن کێش و خەڵکی پێکەرەوە نەک زەڕ و سەرۆت و سامانەوە نەک سیاسەتەوە ئینسانی ئیماندار مەبۆ غەڕا بۆ پان نیعمەتە کە خوای دان پەنە خوا جل جلاله قرآننا
كإيمان دارا سيو حوجار قرآن باسو غرائي كرو إيمان دارا هشياري كرو وك دورقنا وجه غرائي بي قردو چينكا والله كخواي قورا 2 دينارش دايبنا مليارها دولارش دايبنا هر اگرشن توشو غرائي جاري كان هن كسي زرش فرن بس توشو غرائي مبو كم هن توشو غرائي بي علمي شر باسل جاري كان علم فرشن توشو غرائي مبو علم كامشن توشو غرائي بو فرماو هو كارو إني شاءنا نك إني كتشي لزت كريني جخوا ناسي إي كتشي لزته ونشابه بتشي فرقوره إيتر دماو إني دس شورين جقد عبادات وطاعات ودور جنينه وخلق أشياء دس جماش كردينه وبجورش تماشى كردينه إني تجور تر ججور وغرائين جا علماءنا دروز وجا مشايخ والمتصوفين شنا دروز إما إيمان دار أشوف فربه الشياري حذر كرمه شي بلا مصيبته يون كان وشياء أمته بيغمري صلى الله عليه وسلم متى وربزو حتى إنه علاج نكرو حتى إنه شار سر نكرو علاجه إنه شبه تربيته والصاغ بوي إشناسايا عالبو هريو جاء إما أشم خاز وإشناسابو إنا شو مستوي ونه